دووبارە سڵاوتان لێبێ با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات دیارە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی سینەما لەگەڵ ئەڤێم فاوندیشنە کە یەکێکە لە دامەزراوە گرنگەکان و ئامەزراوەی وێمە لە ئێستاە کارەکەن بۆ فستیڤالی فیلمی کوردی مۆبایل. دیارم فستیڤالە کەمێک جیاوازە لە تاوی فستیڤالانەی کە ئێمە هەمیشە لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزین و ئاماژەمان پێکردووە هەموو فێرخوازان ئەتوانن لە ڕێی مۆبایلەکانیانەوە فیلم بەرهەم بێن و بتوانن لە نێو ئەم فستیڤالە بەشداری پێ بکەن و هەروەها بتوانن کە کێبڕکێ بکەن و ببنە خاوەنی خەڵات. زانیاری ورتر لەباری فستیڤالەکەەوە لەلایەن زۆر بەڕێز خاتو لیلیان ئەمیر سەرپەرشتی ئیداری فستیڤالە وەروە کە کاوان عەزیز کاوتەبێشی فستیڤالە ئێوارەیە میوانی کورسات مەگەزینن. سڵاوتان لەبێ ئێوارەتان باش بێ. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە. کاکاوان هەمیشە باس لە فستیڤالی فیلمەکەین، فستیڤالی فیلمی کوردی لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێت یانجا لە شارە کوردیەکان بێ خود لە تاراوگە بێ، بەڵام ئەم جارە بە مۆبایلە کە یەکێکە لە تەکنیکە تازەکانی جیهان وە بزانم هەرێک لێمەش خاوەنی مۆبایلێکی باشین بۆی کە بتوانین هەم وێنە بگرین هەم زۆر بابەتی ترەیە کە ئێمە هەندێک جار هەیە هیچ زانیاریمان لەسەر نیە، بەس ئەم جارە بۆچی فستیڤالێک بە مۆبایل. زۆر بەخێراتی دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری میدیایی ئەم فستیڤالەیە ئەوە جێی دەستخۆشی و سپاسیانەکەم. هەڵبەت ئێمە بۆیە کردمان بە فستیڤالی فیلمی کوردی مۆبایل. ئەمڕۆ تێچووی هەموو فیلمێک کە بکرێت پرۆداکشن و ئەرکی و مانوبوون و لە ڕووی بودجەشەوە پارێکی زۆری تێچێت. ڕەنگە کەسانێک هەبن بڵێ بودجە نییە یا کەسانێک هەبێ بڵێ شانسی ئەومان نییە فیلمەکەمان لە فڵانە شوێن بێ و یا ئەو تیمە کۆبکەینەوە سینەمۆبیل نییە یا کەرەستەکانی تری سینەما گرانن کە بەردەستیان بکەوێ، بەڵام لە هەمان کاتیشە سیرەکەی چەندەها کەس هەیە خولیایەک لە مێشکایەتی یا سیناریۆیەک یا بیریۆکەیەک لە مێشکایەتی چیرۆکێک لە مێشکایەتی. ئێمە ڕێگەکەمان بۆ ئاسان کردووە. ئەمڕۆ بتێونێتێ پەنا بەرێتە بەر دام و دەستگا سینەمایەکان بێگومان بودجە کەمە، بەڵام ئەم ئێستا ئەتوانێت لە ڕێی مۆبایلەکەیەوە فیلمێک دروست بکات. فیلمەکە لە ماوەی دەقەیەکەوە دەست پێکات تا 15 دقە. کارەکەمان ئاسان کردووە. چەندەها کەس هەیە خولیای هەیە یا خوازیاری ئەوەیە فیلمێک دروستکە، بەس ئێستا تۆ بووی ئاسانەکەی ئەڵێ بە مۆبایل فستیڤالەکە بۆکەمەوە. دەستپێکێکی باشە، دەستپێکی باشە، دەستگیرۆیەکی زۆر باش، بودجەیەکی کەمی تێچێ و دوجاریش ئەم جۆرە ئیشانە بە مۆبایل یعنی هەر ئێرە نییە، تەواوی دنیای گرتوتەوە زۆر ئیش زۆر کاری سینەمایی هەر بە مۆبایلەکرێت. جەبا فرسەت بێ کۆمەڵێک پرسیاری ورتان لەبارەی فستیڤالەکەەوە لێ بکەم. خاتو لیلیان گەنجانی ئێمە نەک تەنهاوانەی کە لە هەرێمی کوردستانن بەشێکی زۆریان گەنجن و لە تاراوگەن، لەوانەیە فرسەتی ئەویان نەبوو بێت کە کاستێکی باش کۆبکەنەوە فیلمێکی باش دروستکەن. اینجا وەک کاکاوانیش ئاماژەی پێکرد تەکلیفێکی زۆر زۆری و پارەیەکی زۆری ئەوێ بۆ دروستکردنی فیلمێک جا نەرزانی فیلمەکە بەدڵی بینەرە بێت یاخود نا، بەڵام فستیڤالێکی وا فرسەتە. تەنها فستیڤالەکە بۆ گەنجانی هەرێمی کوردستان و چوارپارچەی کوردستانە یاخودەوانی لە تاراوگەش نەتوانن فیلم بەرهەم بێن و بینێرن. فستیڤالەکە لە سەرانسەری جیهانەوە ئەتوانین بەشداری بکەین. ئێمە لە ڕێگای پەیجی فەرمی فستیڤالەکەەوە زانیاریەکان و ڕێنمایەکانمان بڵاو کردوتەوە لە ئێستایا بەردەستە و لە ئێستایا ئەو کەسانیشی کە فیلمەکانیان ئامادەی و نمایش نەکراوە هەر ژانڕایەک بێت ئاساییە، تەنها مەرجی فستیڤالەکە ئەوەیە کە فیلمەکە ناوەڕۆکی کوردی بێت و هەروەها بە مۆبایل وێنەگیرا بێت. زۆر باشە. اینجا کەمێک زانیاری بێ بە بینەرەکانمان بە تایبەتیش ئەو گەنجانی کە هەن لەکوێ فیلمەکە چۆن دروستی بکەن، مەرج هەیە بۆ دروستکردنی و لەگەڵەوەشا بینێرن بۆ کوێ، گەر کۆمەڵێک زانیاری وردمان لەسەرەوە بابەتە پێ بێت. ئێمە لە سایتەکە فۆرمێکمان بڵاو کردوتەوە چەند خاڵێکی کوێیە؟ سایتی فەرمی فستیڤال باشە، لە فەیسبوک و لە ئینستاگرام و هەروەها وێبسایتیشمان هەیە کوردش مۆبایل فیلم فستیڤال. باشە، ئەوە ناوەکەیەتی؟ بەڵێ. فۆرمەکان بڵاو کراتەوە هەروەها لە پەیجی دامەزراوەی ویم و پەیجی سینەما
بڵاو کراوەتەوە یعنی ئەگەر ئەو کەسانیشی کە پەیجەکەیان لانی ئەتوان لە ڕێگای ئەو دوو پەیجەوە زانیاریەکان وەرگرن چونکە بە بەردەوامی شەیرەکرێ و کۆلابڕیشن نەکرێ لە بینی ئەم پەیجانەیە بۆی زیاتر بڵاو بێتەوە ئەو کەسانی کە پێویستیانە و حەز ئەکەن بەشداری بکەن و خولیای بەرەمهێنانی فیلمیان هەیە لە ئێستا ئەتوانن ئەمە دەرفەتێکی زێڕی نەبێ بۆ ئەوان. باشە کاکاوان کە گەنجەکان فیلمەکانیان بەرهەم هێنا بۆ هیوایم زۆرترین فیلم بەرهەم هێنن چونکە بێگومان گەنجانیش پێویستە کات دەرفەتێکی باشە بێ بۆ دەستگیرۆییان بۆی لە ئایندای چکۆی تر ئەڵەن ئەمجی لە تاو هەمووی ینی ڕاستی 50 ساڵی دیکە ئەبێ نەوەیەکی تر و نەوەیەکی باش دروست بوو بێت بۆ ئەوەی کە ئەو ڕێچکەیە بەردەوام بێ. ئەنجا لەگەڵەوەشە بابزانم فیلمەکان کە ئەنێرێ بۆ لای ئێوە لیژنە هەیە دواتر بۆ ئەم گەنجانە ئەنێرێتەوە کە فیلمەکانیان بەشدارە بن لە فستیڤالەکە یاخود نایاخود هەموو فیلمەکان ئەتوانن بەشداری فستیڤالەکە بکەن. بەڵێ بەڵێ بێگومان ئەم فیلمانە هەمووی کە ئەگات بەدەستمان چ لە ڕێگەی ئەو پەیجانەوە کە ئاگارمان کردو و وەکو بەشی سینەماش وەکو دامەزراوی فیلمیش کە ئەگا بەدەستمان لیجنەمان داناوە دوو لیجنە هەیە لیجنێک ئەو فیلمانە کە گونجاو بن و شیاوی فستیڤالەکە بن هەمووی جێ ئەکرێنەوە و دوجاریش لیجنەی داوەری هەیە سەیری کارەکانەکات. ئەمە فرسەتێکی باشە بۆ زۆرێک لە گەنجان. تەنانەت ویستم ئەوەش باس بکەم هەچ خوازیارێک یعنی گەنجە پیرە بە تەمەنە ینی تەمەنیش هینیەتەیە ئەوەی کە ئارزومەند بێ ئەتوانێ وە لە هەر شوێنێکی دنیاش بێ یعنی لە هەچ جێگەیەکی دنیا بێ ئەتوانێ ئیش بکات مۆبایلەکەی پێ بەڵێ ئەگەر فیلمەکە بە شێوەی تر بکرێت بە مۆبایل نەبێت تیمێکی ئەوێ تیم کۆکەرەوە کولفەی ئەوێ ئەوە بەس ئێستا ئەتوانێت هەر لە بۆ مۆبایلی خۆی ئیش بکات لە هەر شوێنێکی دنیا بێ لە ڕێی پەیجەکەمانەوە پەیجی ڕسمی هەیە ئەم فستیڤالە بگا بە دەستمان شانسێەوەی ئەیرێتێ ئیشەکە کە لیجنە هەڵی سەنگان نمایش بکرێت لە فستیڤالەکە. ئەمەوێ ئاماژە بە یەکشت بم لەسەر قسەکانی کاکاوان ئامانجی سەرەکی دامەزراوەی وێم و هەروەها بەشی هونەری سینەما ئەوەیە کە دەرفەتێکی باش بڕەخسێنێ بۆ هەموو ئەو کەسانی کە ئارەزوومەندن فیلم بەرهەم بێنن بتوانن ئەمە کار ئاسانیەکی باش بێ بۆیان بیر لەوە نەکەنەوە کە پێویستیان بە پرۆدەکشنێکی گەورە بێ پێویستیان بە بودجەیەکی زەبەلاح بێ ئێستا توان لە ڕێگەی ئەو مۆبایلی کە بە دەستیانەوەیە ئاسانکاریەکی زۆر باسمان کردووە کە هیچ ژانڕایەکمان دیاری نەکردووە کە بە چ ژانڕایەک بێ دواتر ینی بە شێوازێک ئەو ئاسانکاریانە کراوە تەنانەت کۆمەڵێک مەرج هەیە کە لە فستیڤالەکانی کەیە قورسێکەن و ئەیسەپێن بەسەر فیلم سازەکانە ئێمە ینی چۆن بڵین دەستمان بە شێوازێک سوک کردووە کە بتوانن زۆرترین ئەو کەسانی کە ئارەزوومەندن بەشداری بکەن و چەندین ساڵە خەونیان ئەوە بووە کە فیلمێک بەرهەم بێنن و نەیان توانیوە چونکە بیریان لەوە کردوتەوە ئەگەر من بێت فیلمێک بەرهەم بێنم ئەبێت بە کامێرایەکی کوالیتی بێ و ئەبێت ستافێکی باشم لە پشتەوە بێ لەوانەیە ئەم فیلمەی من ئەگەر دۆکۆمنتاری بێ یان فیلمێکی ئەنیمی بێ یا فیلمێک بێ پەیوەندی بە ژنەوە هەبێ پەیوەندی بە بابەتێکی جیاوازەوە هەبێ هەموو فستیڤالە وەری نەگرێت ئەمە کار ئاسانیەکی باشە و دەرفەتێکی باشە بۆ هەموو ئەو کەسانی کە تا ئێستا نەیانتوانیوە ئەو خەونانەیان بەدیبێنن. دواتر ئەمە باسی ئەوە بکەم کە ئەم فیلمانە وەرەگیرن هەن مەرج نییە تۆ هەوڵ بەی ئەو مۆبایلە کە تەسووری پێیەکی باشترین تەسویر بکەیت و ئەوانە گرنگی بە ناوەڕۆکی چیرۆکەکە و بە گرنگی بە نواندن بە گرنگی بە شێوازی هەڵبژاردننی ئەنگڵەکان بدە کە هەر ئەنگڵێک و خۆی گێڕانەوەی چیرۆکەکە و بۆ بکات لە ڕووی کامێراکە و گرنگی بە کوالەتی لیلیان خان کۆمەڵێک بیرۆکی زۆر باشیشیە بە ئەو کەسانە خۆتان نەزانن کاکاوانیژی تر یەکێک لە ئەکتەرە هەرە دیارەکانەوە بێگومان ئەتوانێت کە ڕێنمایی باش بکات. اینجا ئەوەی کە زۆر گرنگە ئەم فستیڤالە لەگەڵ دەستگای میدیای کورساتە بێگومان بە هاوبەشیە و ئێمە کاری میدیایەکەتان بۆ بکەین و بە چاوان بەس کەی دەست پێیەکە من پێشوی ئەوە باس بکەم حەزەکەم باس ئەو بکەین کۆی ئەم فیلمانە لە سیتی سینەما
بەخشەکە نمایشەکرێت باشە بەسپاسەوە سیتی سینەما ئەوان سپۆنسەرێکی باشی ئەمە زۆر باشە کە فیلمە زۆر باشەکان لە سیتی سینەما نمایشەکرێ ئەم فستیڤاڵەش خۆشبەختانە سیتی سینەما سپۆنسەرێکی باشمان بۆ پەخشکردنی ئەم زۆر باشە کەیش ئەبێ ئێمە هەڵبەت هەموو کەسێک ئەتوانێت لەمڕۆوە دەست بەکار بێت ئەگەر ئارزومەند بی و بێ فیلم دروست بکە تا 15 کاتێکی زۆر باشە بەڵێ بەڵێ ئەگەر خوێنکار بێ ئەگەر هەچ کەسێک بێ یا لە هەچ شوێن و جێک بێ ماوەی ماوەکەمان داناوە یعنی ئەزانین سەرقاڵی هەیە ئەزانین مەشغەڵەت هەیە ئەزانین یعنی ژیان قرسە و ڕاکەڕاکی هەیە بەس ئەو ماوەیمان داناوە بۆی کە بتوان 15 ئیتر هینێکی باشە دو ماڵەتە بۆ وەرگرتنی کارەکان نزیکەی 3 مانگۆ بەڵێ لەمڕۆ ئەتوانرێت دەست پێ بکرێ وەک لیلیان خان باسی کرد گرنگ ئەوەیە ئەوەی کە ئیکی بابەتێک هەبێت چیرۆکێک هەبێت یعنی چیرۆکێک هەبێت کە تۆیکی بە فیلم ئیتر بە دقەیەک ئەتوانی بە دوان ئەیتوانی بەدە بە هەشت بە 15 خولەک ئەتوانرێ ینی ئەوە بکرێت پەیامەکە بگەیانێ خاتو لیلیان قسەی کتاب و فەرموو یەک شتێکە بۆ ئەوە مەرج نییە ئەو کەسانی کە فیلمەکان دروستەکەن خەڵکی کوردستان بن لەوانەیە ئەو کەسە خەڵکی ئەفغانستان بێ خەڵکی وڵاتانی دراوسێ بێ خەڵکی لە هەر وڵاتێکەوە فیلم سازەکە فیلم بنێرێ بە مەرجێک فیلمەکەی ناوڕۆکی فیلمەکەی پەیوەندی بە بابەتێکی کوردیەوە هەبێ و هەروەها بە مۆبایلیش وێنەگیرابێت مەرجەکەی ئێوە تەنها مۆبایلەکە و بابەتی نێ و با بڵێم فیلمەکەش ئەو دوو بابەتە گرنگە مۆبایل بیان یەکێ لە مەرجەکانی یەکەم مەرجەوەی ئەبێ بە مۆبایل خۆ هەر با بڵێم فستیڤاڵەکەش هەر ناوی مۆبایلەوە بەشێک لێرە لەو بابەتانی کە من لێرە ژەیبینم فستیڤاڵی فیلمی کوردی ئەمە مۆبایلە باشە لە دوای ئەمەوە پلانەکان چی ئەگەر کۆمەڵێک بابەت بێت چەنە لەوانەیە جارێ زوو بێت بۆ ئەوەی کێمە باس لەوە بکەین بەڵام ئەم فیلمانە کە وەرئەگیرێن بێگومان کۆمەڵێک مەرجەیە بۆ وەرگرتنیان دواتر لەلایەن لیژنەکانی داوەریەوە فیلمەکان کێبڕکێیەکەن یاخود تەنها وەکو ئاماژەت پێکرد لە سیتی سینەما نمایشەکرێن و ئایا خەڵات هەیە ئایا ئەم پلانانە هەیە بۆ ئەوەی کە لە ئایندەیە بتوان بۆ کێبڕکێ فیلمەکان ئامادە بکرێت ئەم کاران ئەم هەموو ئەم فیلمانە کە ئەکرێت خەڵات هەیە ئێمە 10 خەڵاتمان دیاری کردووە یعنی بۆ ئەو فیلمانە خەڵاتی سیناریۆ هەیە خەڵاتی نواندن هەیە خەڵاتی دەرهێنان هەیە خەڵاتی موزیک هەیە یعنی خەڵاتی کامێرش هەیە خەڵاتی خەڵات کوالتی مۆبایلەکەی ئەویان خەڵاتی ئەکتەرمان داناوە کوڕ خەڵاتی کچ ئەکتەری کچ یعنی دوای ئەوەی کە تەبعاً لیجنەی داوەر بڕیاریە 10 خەڵات هەیە هەریەکە و خەڵاتی خۆی هەیە دەبزانم کاکاوان خۆی بەشدارە بێت یان بەشدار نابێت بەنیازی فیلمێک دروستکەی خۆم سەرقاڵی فستیڤاڵەکەبی فەرموولی هەروەها دامەزراوەی vim بەشی vim میدیا خەڵاتێکی زێڕینی بۆ یەکێک لە فیلمە بەشداربووەکان داناوە کە ئەمەش بۆ پاڵپشتیکردنی هەموو ئەو گەنجانەیە کە ئەتوانن فیلمەکانیان بنێرن بۆ ئەوەی بتوانێت دەستی یەکێک لەو گەنجانە بگرێت و یان یەکێک لەو فیلم سازە بەتوانانە بگرێت کە بتوانێت پەرە بە فیلمەکەی بات و پەرە بە کارەکانی بەڕاستی لێرەوەڵێم خۆزگا بەشێک لەو دەرهێنەرانی کە کاریان بە مۆبایلەکانیانە کرد و دەرفەتێک ئەبوو کچان بوونایە بتوانین کە لە ئایندە دەرهێنەری ژنیشمان هەبێت هەرچەنە ئێستا چەند دەرهێنەرێک هەیە بە تایبەتیش لەرەوە ڕێزم بۆ هەیە خاتوگەزیەکێکە لەو کەسانی کام ئەکتەر و هەم دەرهێنەرێکی باش و شانۆکارە بەڵام بەڕاستی لە ئێستاە نابینم یاخود بڵێم زۆر کەم ئەبیستم ئەگەر خانمێک کچێکی گەنج دەرهێنەر بێت بەڵام لەوانەیە ئیترەوانی کە بە تایبەت لە کۆلێژی سینەمان ئەمە دەرفەتێکی باش بێ بۆ کچان و بۆ ئەو خاتونانە کە بتوانن بێنە پێشەوە چۆن ئەگەر هاتە بەردەستان چەند فیلمێکی کچان بێت هەستێکی چۆنە کاکاوم بۆ تو چۆنە بەدڵنیاییەوە هەستەکە زۆر گەورە و زۆر جوانە ئێمەش بۆیە یعنی وا ئاسانمان کردووە ئەم بیرۆکە و ئەم دروستکردنی فیلمان وا لێ کردووە
هەیە لەوانەیە نتوانێت بچێتە دووردەست بێت جێ دەستی نەبێ یان توانای ئەوەی نەبێ بچێتە ناو تیمێکی پرۆدەکشنینەوە ئێمە وا ئاسانمان کردو بە مۆبایلەکەی تاپان هەستێکی جوانە ئەگەر هەموو چین و توێژێک تیابێ و خانمانیشی تیابێت بۆ ئەوەی کە دەرگا هەر لەسەر دەرهێنەری کوڕ نەبێت هەردوو ڕەگەزەکە بێنە پێشە و چاوەڕێی ئەوەشەکەین ینی فیلمی باش بێت بەو هیواین هاتوولیان لە کۆتاییە بە کۆی گشتی ئامانچی فستیڤالەکە دڵنیام کە تەنها ئەوەنە نییە کە دەستگیرۆی گەنجان بێت و بە مۆبایلێک فیلمێک بن بێگومانم کە ئامانجی گەورەتریش هەیە چی لە پشتی دروستبوونی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلەوە هەیە؟ هەڵبەت دروستکردنی فیلم بە مۆبایل ئامانجی هەم دامەزراوەی بم و هەم بەشی هونەری سینەما و هەم فستیڤاڵەکە بەگشتی ئامانجی زیادبوونی بەرهەمی کوردی و فیلمی کوردی و پێشخستنی سینەمای کوردیە. بگومان ئەمەش هەنگاوێکی باشە بێت ئەگەر ڕوتەیەکی ترتان ما بێ بۆ بینەرەکانمان کاکاوانەمە جارێکی تر لێرەوە لەڕێی بەڕێستانەوە ئەگەر بتوانن دووبارە ئەو پەیجێک کە هەیە و چۆن لێرەوە بانگشتی ئەو گەنجاناکەن کە بەهران هەیە و تاوەکو ئێستا دەرفەتیان بۆ نەرەخساونجا و کامێرەکەی خۆتە فەرموو ئەتوانی بانگشت بکەیت و بتوانی بەگەنجان بڵیت. لێرەوە من ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو چین و توێژێک حتمما گەنجیش لەو توێژە چالاک و کارایە کە باسیەکەین بەو هیوای کە تر ئێمە ڕێگەی دوورمان بۆ نزیکردنەوە ڕێگە قورسە سەختەکەی کە پرۆدەکشنێک کولفەیەکی زۆر و لە ڕووی بودجەشە و بودجەیەکی زۆری ئەگرێتە خۆی ئێمە ئاسانمان کردووە و دڵنیا بن هەوڵوما بن و بوونی ئێوە بەزایە ناچێ و ئیشەکانیشتان لە باشترین جێگە کە سیتی سینەمای لەوێ پەخشەکرێ و نمایشەکرێ و وەکو بەڕێوەبەرەتی گشتی هونەر بەردەوام گرنگی بە فیلم ئەیات و هەروەها دامەزراوی ڤیمیش زۆر بە پەرۆشەوە هاوکارمانە و هاوبەشمانە بەسپاسەوە دەستگای میدیای کورساتیش بۆیە پێتان ئەڵێم هەچ کەس ئارەزوومەندە و خوازیاری ئەوەی کە فیلم دروست بکە ئێستا ماوەکە هەیە و بیرۆکەیەک لە لای خۆی گەڵاڵە بکات و تا 15 بەدەستمان بگات. هاتوولی دەنگیان شتێکت نییەتەوە؟ ئەمەیە بڵێم لە ئێستاوە ئەتوانن ئەو بیرۆکانەی کە لە خەیاڵتانە هەیە بۆ مۆبایلی دەستان فەرمونون پێشکەشی ئێمەیکەن بۆ پێشخستنی سینەمای کوردی. سپاس بۆ ئێوە بەو هیوایم کە فستیڤاڵێکی جوان و دەستگیرۆیی هەموو کەسانە بێت کە دەرفەتیان بۆ نەبوو بەهرەی گەورەیان هەیە ئێوەژی تر قۆڵی لێڵ ماڵن و دەستکەن بە دروستکردنی فیلمەکانتان ئەمە فرسەتێکی زۆر باشە بۆی کە بتوانن فیلمەکانتان لە نێو فستیڤاڵێکی گەورەیە بەشدار بێت کە هەموو فیلمەکان بەبێ جیاوازی بە مۆبایل وێنەگیراون ئەمەی ترەوەش نامێنێ ئەم بە فلان کامێرە و ئەم بە شێوازێکی کامێرە و مۆنتاژی ئەوە هەمووی نەما هەمووی کارەکان هەمووی خۆتانێکن و بۆ هیواین کە لایندەیەکی نزیکە بتوانن فیلمەکانتان بنێرن بۆ پەیجی فەرمی فستیڤاڵ و پەیجی فەرمی بەشی هونەری سینەما و هەروەها ڤێن فاوندیشنیش کە بتوانن لە ڕێی ئەوانەوە فیلمەکانی ئێوە بگاتە دەستی لیژنە و دواتریش بەشدار بن لە فستیڤاڵەکان بێگومانە ئێمەش وەکو سپۆنسەری دەستگای میدیایی کورسات هەوڵەین کە بتوانین تەواوی کارەکان بۆ ئێوەش بگوازینەوە سوپاس بۆ ئێوە گەورە سانکردین و بۆ هیوان فستیڤاڵێکی باش بێ و کۆمەڵێک کەسانی زۆریش بە تایبەتی ببنە سینەماکاری ئایندەی سپاس بۆ هەریەک لە بەڕێزان کاکاوان عەزیز و تەبێشی فستیڤاڵ و خاتولیلیان ئەمیر سەرپەرشتیاری داری فستیڤاڵ کە لەم بەشەی کورسات مەگەزین و زانیاریان پێین لەباری فستیڤاڵەکە دووبارە بەخێراتن سپاس بۆ ئێوە.